بەڵام من ئەمڕۆ دوو میوانم لەگەڵدا دەبێت بۆ گفتوگۆکردنی ئەم بابەتە کاریەکە لە بەڕێزان هیوا محمود عوسمان کە بەڕێزیان ڕۆژنامەنووسن و بەڕێگەی سکایپ ڕاستەخۆ لە هەولێرەوە میوانم دەبن و هەروەها بەڕێز دکتۆر شۆڕش حەسەن کە بەڕێزیان پرۆفیسۆری یاسایی و دەستورین و مامۆستای زانکۆن و لە ستۆدیۆ میوانمان دەبن بەڵام دیارە بۆ هیچ کێشەیەکەوە تا ئێستا دکتۆر شۆڕش ئامادە نیە گفتوگۆکانم لەگەڵ کاگیوا دەست پێ دەکەم دواتر گەر دکتۆر شۆڕش ئامادە بوو گفتوگۆکانیش لەگەڵ ئەودا دەست پێ دەکەم کاگیوا سپاس بۆ ئامادە بوونێت دەمەوێت بە شێوەیەکی گشتی سەرنجی جەنابەت لەسەر کۆی پرۆسە سیاسیەکانی عێراق و دانیشتنی ئەمڕۆی پەرلەمانی عێراق بزانم. زۆر زۆر سپاس ڕێز و سڵاوم بۆ ئێوە بۆ بینەرە بەڕێزەکان. طبعاً ئەوەی کە ئێمڕۆ بینیمان نمونەیەکی زەقە کە پرۆسەی سیاسی عێراق لایەنە سیاسیەکەی گرنگترە لە لایەنی دەستوری و یاسایی. بەپێی دەستور و یاسا ئەوایە ئێمڕۆ سەر و کۆمار هەڵبژێرێ، بەڵام بەهۆی نەبوونی ڕێککەوتن لە نێوان لایەنە سیاسیەکان بڕیاریاندا کە کۆبوونەوەکە تێکدەن و کۆبوونەوەکە تێکچووە عملیەن تا ئێستا سەعات 1 بێ 2 بێ ئەمڕۆ تا ئێوارەش بە هیچ شتێ ڕوو نادات پێ ناچێت. ئەیتر ئێستا لە بەردەم پرۆسەی هەڵبژاردننی سەر و کۆمار لە بەردەم دوو ڕێیاندایە. یەکێکیان ئەوەیە کاتێکی تری کۆبوونەوەکە دیاری کرێت و دانیش بە هەمان بربژێری کە هەیە تاکو ئێستا ئەوان با بڵێن ئەگەر بەڕێککەوتنێکەوە لایەنە سیاسیەکان بچنە ناو پەرلەمان و بڕیان لەسەر بربژێرێک بدەن بۆ سەر و کۆمار، یان ئەوەیە کە بەیانی کە بڵێن ئێمڕۆ پرۆسەی هەڵبژاردننی سەر و کۆمار فەشەلی هێنا سەرنەکەوت و لە بەیانیەوە دەست پێ بکەنەوە. دەستپێکردنەوە واتە ئەبێتە دەرگاکردنەوە بۆ بربژێری نوێ یاخود بۆ خەڵک کە خۆی جارێکتر بربژێر کات بۆ ئەوەی لە مانگی داهاتوو دەنگی پێ بدەن. طبعاً ئەمە دوو تەفسیرە، ئەم دوو ڕیانە ئەبێ وابزانم بە نەتیجە هەرە بێت ئەگەڕێتەوە بۆ دادگای فیدراڵی ئەو ڕەنگە پێویستکە بڕیار بات کە بە کام ڕێگا بڕۆن، ئایا بە هەمان بربژێر بچن بۆ کۆبوونەوەیەکی تر یانێ هەوڵی کۆبوونەوەیەکی تر بدەن، یاخود کە بڵێن ئیمڕۆ پرۆسەکە فەشەلی هێنا و لە سفرەوە دەست پێ ئەەکەینەوە و لە بەیانیەوە دەرگای خۆپاڵاوتن دەست پێ ئەکاتەوە بۆ بربژێری داهاتوو بۆ ئەوانەی کە ئەبنە سەر و کۆمار. تا ئێستا هیچی دیار نییە بەڕاستی بزانین لایەنە سیاسیەکان چۆن ڕێکەکەون ئەو هاوپەیمانێتیانی کە هەیە تاکو ئێستا یاخود ئەو باست لەوە کرد کە ڕەنگە دەرگای خۆپاڵاوتن بۆ دووبارە کاندید بوونەوە بۆ پۆستی سەر و کۆمار بکرێتەوە. ئەمە تەنها ئەگەرە یاخود تەواوی بارودۆخە سیاسیەکانی ئێستای عێراق ئەوە ڕوون دەکەنەوە کە ئەوە دەبێت سبینە لە کە هەمان کاتیشدا مەشعان جبوری لە نوێترین تویتی تا هەمان قسەی جەنابەتی کردووە. ئەگەر بێت و من بەپێی زانیاریەکانم ئەڵێن سەرۆکی پەرلەمان هەوڵەدات بە وای لێ بکات، چونکە ئیمڕۆ دانیشتنەکەی ئیمڕۆ بە دەستور پێوتڵێ جەلسەت اختیار ڕئیسی جمهوریە دانیشتنی هەڵبژاردننی سەر و کۆمار مادام ینی کۆتایی پرۆسەیەکە ئەوەی ئیمڕۆ پرۆسەکە کە لە ڕۆژی دەی مانگەوە دەستی پێکرد دەی مانگی یەک کە وتیان لە ئێستاوە تا 3 ڕۆژ خەڵک خۆی پاڵێوێ بۆ پۆستی سەر و کۆمار و ئیمڕۆ ئەوەیە کۆبوونەوەکە ببێت. ئەگەر ڕێک نەکەوت ئەوجە لێرە ناڵم دوو احتیمال هەیە، دەستوری و یاسایی هەیە. ئەبێ بزانین لایەنەکان یاخود ئەگەر ڕێککەون لەسەر ئەوەی کە لە بەیانیەوە هەڵبژاردن یاخود دەرگا بکرێتەوە بۆ پاڵێوراوی نوێ و کەس معارز نەبوو ئەوە ڕەنگەوا بڕوات. ئەگەر هاتوو لایەنێک یاخود یان کەسێک بە هەمان شێوەی کەیسەکانی تر کەیسێک بباتە دادگا و بڵێ ئەمە یاسایی نییە، احتیمالە کاتی پێ بچێت تا دادگا بڕیار بدات کە بڵێ بەڵێ ئەبێت دەرگای خۆپاڵاوتن جارێکتر بکرێتەوە. هیچی دیار نییە بەڕاستی. خۆشەویستان بەرنامەکەمان دیارە درێژەی دەبێت لە ئێستادا میوانێکی دیکەشم هەیە کە بەڕێز دکتۆر شۆڕش حەسەنە بەڕێزیان پرۆفیسۆری یاسایی دەستور و مامۆستای زانکۆن. دکتۆر سپاس بۆ ئامادەبوونت. ڕاستەوخۆ لەو بابەتەوە دەست پێکەم لەو پرسیارەوە دەست پێکەم کە دانیشتنی یاخود دواکەوتنی دانیشتنی ئەمڕۆی پەرلەمانی عێراق لە ڕووی یاسایی و دەستورەوە دەستوری بوو هەتا ئێستا دەڵێن دوا دەکەوێت و ئەگەر پلانی شەبێ بۆ بەیانی دوا بکەوێت ئەمە دەستوری و قانونیە؟ بەڵێ خۆی
لە نوۆی مانگەوە کە پەرلەمان هەڵبژێرا و دەستێ سەرۆکاتی پەرلەمان هەڵبژێرا پێویستە لە ماوەی مانجێک سەرۆک کۆمار هەڵبژێردرێ ئەمڕۆ کە ئەمر بەیانی مانجێک تەواو بێ ئەگەر سەرۆک کۆمار هەڵنەبژێرێ ئەنی ماوەی مانگەکە تەواو دەبێ بەڵام ئەم ماوەی مانگەکە تەواو دەبێ بڕیارێکی دادگای فیدرالی هەیە ئەم ماوانەی کە لە دەستور دیاری کراوە بۆ پێکهێنانی حکومەت بۆ هەندێک مەسایلی تر بۆ نمونە بۆ جێبەجێکردنی مادەی 140 ئەڵێ ئەم ماوانە ماوەی سقوط نییە کە حکمی ئەگەر بێت و جێبەجێ نەکرێ ئیشەکە لە ماوەیە نەکرێ حکمێکی ئەسەرێکی لێ پەیدا بێ حکمێکی بێتە سەر بەڵکو ماوەی ڕێخستنە ماوەی تەنزیمە دەکرێت دوای ئەو وەختەش مەسەن کۆبوونەوەی پەرلەمان بکرێت بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار بەڵام کێشەکە لەوەدایە کە دادگای فیدرالی باڵا بەو بڕیارەی ژمارە 16 کە دەری کرد وتی پێویستە بۆ کۆبوونەوەی هەڵبژاردننی سەرۆک کۆمار نیسابی قانونی کۆبوونەوەکە دوو لە سەرسەی ئەندامان ئامادە بن واتە 220 ئەندام ئامادە بێت ئەمە وای کرد یەک لە سەرسەیەکی پەکخەر بداتە دەست لایەنە سیاسەکان لیستە جیاوازەکان ئەوە پاوپەیمانێتەکان بۆ ئەوی ئەگەر هەڵبژاردننی سەرۆک کۆمار مەسەن لە بەرژەوەندی لایەنێک نەبێ یان لە بەرژەوەندی چەند هاوپەیمانێتێک نەبێ بتوان کۆبوونەوەکە پەک بخەن بۆیە تۆ دەبینی ئەمڕۆ لە کۆبوونەوەکەدا کە ئەگەر 120 ئەندام ئامادە نەبێت کۆبوونەوە ناکرێت باشە بەست لەو یاسایە کرد کە دەڵێت دەبێت دوو لە سەرسێ لێ ئەم دانیشتنا ئامادە بن ئێوە ئەم یاسایە چۆن نەبینن هەز ناکەن یاسایەکە کە زۆر ئیجباری نییە بۆ پرۆسەیەکی سیاسی لەم جۆرە کە ئللا ببڕێ و ببرێت هەم بۆ بارودۆخە سیاسیەکان کە لە عێراقا گوزارێت یاساکە چۆن هەڵەسەنگێنن ینی ئەم فەرزکردی دوو لە سەرسێ لەلایەن دادگای فیدرالیەوە لەگەڵ ڕێزمەند بۆ بڕیارەکەی دادگا بەڵام جێی تێرامانە بەڕاستی لەبەرەوەی ئەگەر تەفسیری دقە دەستوریەکان بکەین ئەوەی پەیوەندی بە نیسابی قانونی کۆبوونەوەکانی پەرلەمانە بە شێوەیەکی گشتی هەمووی ئەغلبیە مطلق نیوەی زیاتری پەرلەمانتارن ئامادە بێ کۆبوونەوەکە دەبەسترێ بۆ هەر پرسێک بێ بۆ پرسی هەڵبژاردننی سەرۆک کۆمار بۆ دەرکردنی ئەو قانونانەی کە دوو لە سەرسیان پێویستە بۆ ئەوان ئەو قانونان شتانەی لێسەنەوەی متمانە لە سەرۆک وەزیران یاخود لە وەزیر کە پێویستە بە زۆرینەی ڕەهابێ ئەم ڕێژەیە کافیە بەڵام دادگای فیدرالی باڵا بەڕاستی یعنی تەفسیرەکەشی لە جێی ئەوە نییە نەهاتوە تەفسیرێکی زۆر قانونی بکە تەفسیرێکی لەفزی یا لوغەوی تەواویشی نەکردووە تەفسیرێکی لوغەوی تەواوی ئەو مادەی هەفتاشی نەکردووە چونکە تەنها پشتی بە بڕگەی یەکەم بەستووە لە مادەی هەفتا کە دەڵێ هەڵبژاردننی سەرۆک کۆمار بە دوو لە سەرسەی دەنجی ئەندامانی پەرلەمان دەبێت بەڵام نەهاتووە بزانی دوای ئەوە چیرێ دێ بڕگەی دووەم چکە دەڵێ ئەگەر هیچ یەکێک لە کاندیدەکان ئەو ژمارەیان بەدەست نهێنا ئەو وەختە دوو کاندید کە زۆرترین دەنجیان بەدەستێناوە کێبڕکێ دەکەن لە جەولەی دووەم انتخابات لە نێوانیان دەکرێت کامیان بە ئەکسەریە زۆرترین دەنج هێناواتە بە ئەکسەریە بە زۆرینەی سادە دەردەچێت بۆیە تەفسیرەکەی بڕیارەکەی دادگای باڵای فیدرالی عراقی ینی حتا تەفسیرێکی لوغەوی تەواویشی نەکردووە ئیستلاحی بۆ نەسە دەستوریەکە تەنیا پشتی بەو بڕگەی مادەی بەگرگەی یەکەمی مادەی هەفتا بەستووە بەڵام ئێمە لە دەستوردا دقێکی ترمانەیە باز لە نیسابی کۆبوونەوەکان دەکا کە مادەی 59 ئێمە کە دەین دەستور تەفسیر دەکەین یا تەفسیری لوغەوی دەکەین منطق ئیستلاحی ئەو نەسە ئەگەر بەو نەسە نەتوانین تەفسیریکەین دەگەڕینەوە تەفسیرێکی تەکاملی منەسەق دەگەڕینەوە سەر نەسەکانی تر سەر ئەعمالی تەحزیری سەر مقدمەی دەستورەکە بۆی بتوانین بگەینە ئەوە ئەم نەسە تەفسیرکەین بەڵام بڕیارەکەی دادگای فیدرالی لەگەڵ ڕێزم یعنی بە دوو دیێڕیژ نەهاتوە تەفسیری ئەو هەڵوێستەی خۆی بکە تەبریری ئەو هەڵوێستی خۆی بکە کە دەڵێ ئەوەیە بۆیە لایەنە سیاسەکانی خستەمە ئەزەقێکەوە ئێستا ئەمڕۆ کۆبوونەوە نەکراوە لەوانەیە دەڕۆژی تریش یان بەیانی ژەگەر بیانەوە کۆبوونەوە بکەن هەر لایەک بیاوێ مەسەن کۆبوونەوەکە پەخە سەودە ئەندام ئامادە نەبێ کۆبوونەوە ناکرێت بەڵام جارانی پێشتر لە هەر چوار خولی پێشتر بۆ ئامادەبوون لە کۆبوونەوەی هەڵبژاردننی سەرۆک کۆمار ئەم پرسە نەوروژێنرا وە یەکەم خولیش نەبێ کە خوارێ خوژ و مامزەلال بە دوو لە سەرسەی دەنگ دەرچوو لە خولەکانی تر خولی دووەم و سێم و چوارەم کە سەرۆک کۆمار بە زۆرینەی سادە دەرچووە نەک بە دوو لە سەرسێ و لە هەموو کۆبوونەوەکانیش بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار ئەم پرسە نەوروژێنرا ئایا ئللا دوو لە سەرسێ ئامادە بوو بێیان نا چکە ئەگەر
ئەغلبیە مطلق نیوەی زیاتری پەرلەمانتاران ئامادە بوو هەڵبژاردن دەکرێت ئەگەر هیچ لایەکیان دوو لە سەرسەی نەیەنا دەچینە جەولەی دووەم. باشە دکتۆر پێ دوانیە کە ئەم یاسایە بەم شێوە مەتاتیەکە هەیە دەرفەتێکی زیاتر بڕەخسێنێت بۆ لایەنە سیاسەکان کە هەرێکیان بەرامبەرەکەیان بەدڵ نەبوو زیاتر درێژە بە دواخستنی دانیشتەکانی پەرلەمان بدەن کە ڕەنگە ئەمە بۆ بارودۆخی ئێستای عێراق زۆر گونجاو نەبێت. بەڵێ گونجاو نیە ئێستا ئەمە وای کردووەکەوە دەبێت لایەنەکان لە کۆتاییدا بەڕاستی ناچار بوون کە بە هەمان تەوافق بکەن سازان بکەن لە نێوان خۆیاندا بە تایبەتی لایەنە کوردیەکان چکە بۆ پێی ئەو پۆستە وەکو عرفێکی دەستوری بۆ کورد بڕاوەتەوە پۆستی سەر کۆمار سازان بکەن لەسەر ئەوەی کاندید بۆ سەر کۆمار چێ بێ ئایا ئەگەر ئەم بە ئیسازان نەبێ لەوانەیە نەچێتە سەر چووکە هەر لایەک لە هاوپەیمانێتەکە ئامادە نەوێت لە کۆبوونەوەکە ناکرێت لە کاتێکدا ئێمە پێویستمان بۆ یەکەوە پرۆسە سیاسەکە بەردەوام بێت چکە گەر سەر کۆمار هەر نەبژێرین ناتوانین حکوومەت پێک بێنین ئێمە حکوومەتێکی کاربڕێکەرمانەیە ئێستا دەگەڕێمەوە سەر و بابەتە لەسەر حکوومەتی کاربڕێکەر و سەر و کۆمار دوایتر بابەتەکان و دەسەڵاتەکانی چی بەسەردێت دەگەڕێمەوە لای کاگیوە دەمەوێت بزانم لەسەر ئەو بابەتەی کە دەزانین ئەمڕۆ دانیشتنەکەی پەرلەمان بەو شێوەی لێهات و لە ئێستاشدا وەکو پیابێرمان باسی لێەوە کرد کە ئەندامانی حیزبە سیاسیەکان و کتلە سیاسیەکان تایسە نچوونێتە نێو هۆڵی پەرلەمانەوە بە شێوەیەکی گشتی ئەمەیە بزانم کە دواخستنی دانیشتنەکانی پەرلەمان لە بەرژەوەندی حیزبە سیاسیەکانایە هیچ ناکۆکیەکە بێت یعنی پێشبینی ئەکرێت کە بارودۆخە سیاسیەکان و لە هەرێمی کوردستانە بە ئاراستێکی دیکەیا بڕوە؟ طبعا دواخستنەکە شتێکی وازەحە لایەنەکان ڕێک نەکەوتون و ئیسپاتیان کرد هەموو لایەنەکان کە ئەتوانن پرۆسەی دەستوری پرۆسەی یاسایی پەک بخەن ئەگەر پرۆسەی سیاسیەکە بەدڵی ئەوان نەبێت هەموو لایەنەکان بەبێ ئستیسنە تقریبا ئەوانەی کە نەهاتون ئیمڕۆ بوو کۆبوونەوەکە بۆیە ئەگەر بێت و ئیمڕۆ یان بەیانی یاخود هەر وەختەیە سازانی سیاسی دروست بێت یاخود ڕێککەوتنێکی سیاسی دروست بێت لە نێوان لایەنەکان تەخلیجەیەکی بۆ دۆزنەوە ئیتر ئەوەیە بزانن دادگا ئەڵێ چی ئەگەر بێت و تەمەەن کێشەی ئەساسی ئێرە کە ئەوەیە ڕاستە لایەنەکانی تر بەربژێریان نییە بۆ سەر و کۆمار بەڵام یەکێتی و پارتیە لێرە ئەگەر توانیان لەسەر یەک بەربژێر ڕێککەون ئەوە ساعتی شتر کۆبوونەوە ئەکرێت هە زۆر ئاسانیشە بەڵام تا ئەو ڕێک نەکەوتنە نەبێت پێ ناچێت کۆبوونەوەیە بە تاسەر بڕوات چونکە ئەتوانن ئەگەر بێت و پارتی تەنانەت هەتا ئەگەر بەربژێرەکەشی بگۆڕێت یاخود پاڵێراوەکەی بگۆڕێت ئەگەر یەکێتی و لەگەڵ ئیتاری تەنسیقی بە هەمان شێوەی ئەمڕۆ بمێننەوە 110 کەسیان لە دەرەوەی پەرلەمانە بێ ئەتوانن و ئیشەکە ڕاگرن بە هەمان شێوە بۆیە کلیلی پێشچوونی پرۆسەکەی ئیمڕۆ یاخود گۆڕینی پرۆسەکە ڕێککەوتنی یەکێتی و پارتی ئەبێت تا ئێستا پێ ناچێت نازانەمەتر ئەگەر ئێستا لە گفتوگۆدا بن بەهۆی لە پەیوەندی باشە کاک هیوا دەمەوێت لەسەر ئەو بابەتەی کە دەزانین کە ئەوەی جەنابە باسی لێوە کرد بەهۆی بارودۆخەکان و دانیشتەکان دواخراوە یعنی پێشبینی دەکرێت دەم دانیشتان و دواخستنەکەی بەردەوام بێ بۆ چەند ڕۆژێکی دیکە لە ڕووی بارودۆخە سیاسیەکان چۆن هەڵە سەنگێنرێت یاخود ئەوەی کە دەوترێت دەرگای خۆپاڵاوتن جەنابیش ئاماژە پێکرد کە ڕەنگە بکرێتەوە بۆ دووبارە کاندیدانی سەرۆک کۆمار. طبعا دەرگای خۆپاڵاوتنەوە کاک شۆڕشی شوابزانم لە هەمومان شارەزاترە لەو وەرە ئەگەڕێتەوە بۆ دادگای فیدراڵی ئەگەر بڕیاریە وەکو تەفسیرەکە وەکوی کاک شۆڕش بوو احتیمالە بڵێ پرۆسەکە بەردەوام بە هەروەکوی مادەی 140 ئەو سەقفە زەمەنی کە دانراوە تۆزێک درێژتر بخرێت و بە هەمان پاڵێورا و بە بەردەوام بین بۆ ئەبێ کۆبوونەوەی چتر بکرێت و هەمان پاڵێوراوی کە هەیە ئەوە تەفسیرێکە تەفسیرێکی تریش دوو احتیمالە بەڕاستی هەردووشیان 50-50 نازانین یعنی دادگای فیدراڵی تاکو ئێستا بڕیارەکانی کەس نەیزانیوە چۆن بڕیارە دەن و هەن لێجار پێشبینی کراوەکە بڕیارەکانیان چی ئەبێ بەڵام لەوەیانە پێ ناچێ زۆر پێشبینی بکرێت بزانین بەکان 50-50 هەردوو احتیمالەکە یان ئەوەیە بڵێت تەواو ئیتر پرۆسەی یەکەمی هەوڵی هەڵبژاردننی سەرۆک کۆمار ئەم جارەیان سەر نەکەوت و لە جاریشتر لە سفرەوە دەست پێ بکەینەوە دەرگا بکەینەوە جاریشتر بۆ خۆپاڵاوتن ئەمە لەلای بەڵام لە هەردوو حاڵەت ئەگەر ڕێککەوتنی سیاسی نەبێت لە نێوان لایەنەکان
دادگای فیدرالی هەر شتێ بڵێ ئەتوانن شوێ وەکو ئەوەی کە ئێمڕۆ بینیمان ئەتوانن پرۆسەکە پەک بخەن و تێکی دەن و بینیمانە تاکو ئێستا ڕێککەوتن تا نەبوونی ئەنی چونکە ڕێککەوتنی سیاسی نیە لە نێوان لایەنەکان ئیشەکە تا ئێستا وای لێ هاتووە لێرش ئەساسی ڕێککەوتنی سیاسی لەسەر ئەم قەزیەیە ڕێککەوتنی یەکێتی و پارتیە بەڕاستی چکە سەدری یەکان و ئیتاری تەنسیقی توش بوون بەم خلافە زۆر جۆمان لێوە دەبێت کاکیوە ئەوەیە کە مەترسی هەیە بۆی کە ئەم ڕێکنەکەوتنە نەگەشتە ئەنجامی کۆی حیزبە سیاسیەکان و لە هەمان کاتا دەزانین کە ناکۆکیەکان هەموو لایەنەکانی گرتوۆتەوە ترسەکە ئەوەیە کە ئەم ناکۆکیانە درێژە بکێشێت و بەردەوامی هەبێت پێتان وایە ئەم ناکۆکیانە بۆ چنێکی دیکە مەودایەکی دیاریکراوی هەیە بۆ چنێکی دیکە بڕوات بەڕێی منە و ناکۆچێت تاوا ئەبێت لە ڕۆژی هەڵبژارنی سەر کۆماری تازە جایان یەکێتی بێ یان پارتی نازانین ینی تا ئێستا دیار نییە کامیانە بێتە سەر کۆمار ئەگەر بێت و پەیوەندی نێوان دوولایەنەکە ینی خەڵق هەیە ئەڵێ پەیوەندی نێوان دوولایەنەکە بە شێوەیەکی زۆر خراپ تێکەچێت و دوو ئیدارەی و ئەم جۆرە قسانە لەو باوەڕە نیم چکە پەیوەندی نێوان یەکێتی و پارتی زۆرەکانمان دەست پێ دەکەینەوە لەگەڵ جەنابەت بەردەوام دەبم بەڵام دەمەوێت لەسەر پرسی ئەو پرسیاری کاڕاستی جەناب بیشتم کرد کە دواتر گەر بڕیار و درا دەرگای خۆپاڵاوتن دووبارە بۆ پۆستی سەرۆک کۆمار بکرێتەوە ئەمە لە ڕووی دەستوری و لە ڕووی قانونیەوە تا چەند ڕێگە پێدراوە دکتۆر لە خۆی مەسلەی دەرگاکردنەوە بۆ خۆپاڵاوتن کرایەوە و خەڵکە خۆی پاڵاوت و ناوی کاندیدەکانیش ئاشکرا کرا ئیتر دەبێ هەڵبژاردن بکرێ بۆ هەڵبژارنی سەر کۆمار لە چوارچەوەی ئەمانەی کە خۆیان بەڵام مەشعان جبوری لە دوێترین تویتیا ئەڵێت ڕەنگە هەشتی بانک دووبارە دەرگای خۆپاڵاوتن بکرێتەوە مەشعان جبوری لەگە ڕێزم ئەم وەکو سیاسیە قسەکە بەڵام وەکو قانون وەکو دەستور مادام تۆ بۆ ڕێڕەوە قانونیە هاتووی کەەوە خەڵک خۆی کاندید کردووە ئەبێ ئەم کاندیدانە ڕێزگرتن بۆ ئەم کاندیدانە هەڵبژاردن بکرێت پرۆسەکە لەسەر ئەوەیە پەک ناکەوێت کە یەکێک یا دوو کاندید مەرجی نەبێ دەبێ هەڵبژاردن بکرێت بەڵام وەکو وتم پرۆسەکە ئاسان نییە لەبەرەوەی هەموو پرۆسە لە کۆی لە عێراق بە تەوافق بووە سازان بووە ئەم تەوافقە تا ئێستاش ماوەتەوە مەسەن ئەمە بە عورفی دەستوریە سەرۆکی پەرلەمان سوننەیە سەرۆکی کۆمار کووردە سەرۆکی حکوومەت شیعەیە ئەمە بۆتە عورفێکی دەستوری ینی دەبێ ڕێز لەمە بگیرێکەوەتە دەبێ ڕێز لەوەی تریش بگیرە بۆیە لە ڕووی قانونیەوە بەڕاستی پێچەوانەی دەستورە چکە دەستور ئەوەی کرد بەڵام هیچ شتێکیش لە سەروی ئەوە نییە لە سەروی واقع سیاسەکە نییە هەمیشە واقع سیاسەکەی خۆی فەرز دەکات بۆ نمونە ئێمە لە 2009 بوو ئەوەی کە جەلسەی یەکەم کراوە بوو هێشتیانەوە مەفتوحە بۆ چەند مانجێک تا مەحکەمەی فدرالی بڕیاریدا وتی دەبێت کۆتایی پێبێ سکاڵا کرا لەسەر هێشتنەوەی یەکەم دانیشتن بە کراوەیی سکاڵا کرایتر دادگا بڕیاریدا کەواتە ئەم پێچەوانەی دەستور بوو چەندین جار پرۆسەی سیاسی بە پێچەوانەی دەستور ڕۆیشتۆ بەڕێوە لە عێراقدا ئەمەش ئەگەر دادگای فیدرالی مەخرەجێک بدۆزێتەوە بڕیارێک بدا پەنای بەرنەبەر دادگای فیدرالی کە دووبارە دەرگای خۆپاڵاوتن بکرێتەوە احتیاجە لەبەرەوەی بڕیاریەکانی دادگای فیدرالی بڕیاری مولزەمە بۆ هەموو دەسەڵاتەکان دەبێت پێوەی پابند بن و مەجاری تانە لێدانی نییە بەڵام بەبێ هیچ هۆکارێک ینی ئێستا ئێمە ئەمانە بەلاوە بنین و دیسان دەرگا بکەینەوە پەرلەمان ناتوانێت ئەگەر بیکە ئەمە نادەستوریە بەڵام بە هۆکارێک شتێک ینی دادگای فدرالی بڕیار لە مەسەلەیە بدا دەکرێ مەسەن وەکو پرۆسەیەکی تر دووبارە دەرگا بکرێتەوە بە خۆنەکانی کرد باشە دەمەوێت بزانم زۆر باس جەنابیشە باست لەوە کرد کە کۆمەڵێک بابەت هەیە کۆمەڵێک قانون و بڕگە هەیە دەستوریە بەڵام لە قانون ڕێگە پێدراو نییە بۆ چەم تەناقوزات و جیاوازی هەیە لە نێوان دەستور و یاساکانی عێراقدا و تا چەند دەتوانرێت دەستکاری بەندە تایبەتەکان یاخود مادە تایبەتەکانی یاسا بکرێت بە حکمی گۆڕانکاری بارودۆخە سیاسیەکان بەڵە خۆی ئەم دەستورە بەڕاستی کە دانراوە بە پەلە پرۆزیە دانراوە کۆمەڵێک کێشە کۆمەڵەت زۆر نەسلی دەقی دەستورەکە وازەح نییە هەندێک دەقی دژبەیەکن تەعاروسەیە لە نێوانیاندا بۆیە لەم حالەتانە دەبێت پەنابەرین بۆ تەفسیری دەستور بە تەفسیرێک لەسەر ئەساسی بنەماکانی شیکردنەوەی دەستور نەک تەفسیرێک بە مەزاجی بازاڕە سیاسەکەی کە هەیە بەداخەوەی ئەمڕۆ کە دەگوزارێ هەز دەکەی بە لەگەڵ مسارەی وەزع سیاسەکە دەکات دەبێت دادگای فیدرالی باڵان لەوە بەرزتر بێ کە
مەسەلەن مساری وەزع سیاسێک دەبێت دەورێکی وا بینێکەوە خزمەتی پرۆسی سیاسی و خزمەتی ئەمەلی سیاسی بکە بە هەم بۆ ئاقارەیداکەوە ڕێز لە بنەما دەستوریەکانیش بچیرێ بۆیە ئێستا ئێمە لەبەردەم ئەو پرۆسەداین کە دەبێت سەرۆک کۆمار هەڵبژێرین سەرۆک کۆمار بەو شێوە وەکوتم هەڵنابژێرێ ممکن نییە ینی ئەگەر بێت و ئێمە دووبارەش دەرگای دادگای فیدرالی ڕێگامان بۆ بکاتەوە بۆی خەڵک خۆی کاندید کاتەوە ئەگەر لایەنەکان نەگەنە ئیتفاق لەسەر کاندیدەکە بە تایبەتی لایەنە کوردیەکان سکۆ کوتم پۆستەکە بۆ کورد بڕاوەتەوە لایەنە کوردیەکان نەگەنە ایتفاق لەسەر کەسێک لەسەر کاندیدێک ممکن نییە دەکۆبوونەوەی تریش بکرێ بە تایبەتی کە ئەم یەک لە سەرسێپە خەرە دراوەتە دەست لایەنە سیاسەکان ئێستا ئەمڕۆ مەسەن کۆبوونەوە بەردەوام نەتوانرا بکرێ بەڵام ئەگەر ئەغلبی مطلق بە 165 کەس ئامادە بێ دەکرا دەتوانرا مەسەن محاوەلە دەکرا بۆی ئەم خەڵکە کۆ بکرێتەوە بەڵام ئامادەبوونی 220 کەس زۆر زەحمەتە ئاسانیە بۆیە پرۆسەکە بەڕاستی ئەمڕۆکە ئێمە ینی لە جێژاوێکی دەستوری داین نەک لە ینی هەر فەراغێکی دەستوری نییە جێژاوێکی دەستوریەک هەموو لایەنەکانیش هەتا دادگاش مەسەن هاتۆتە سەرخەتەکە مەترسی هەیە بەڵێ مەترسی هەیە بەرەوەی تۆ ناتوانێت ئەگەر بۆ هینە نەبێ بەڵام لە سەرەتای ڕوخانی ڕژێمی پێشوە ئەم پرۆسە سیاسی لە عێراق زۆر جار تەنگژە بووە لە ڕووی دەستوری قانونی تەنگژەی سیاسی بوو بەڵام لە کۆتاییدا هاتوون گەیشتونەتە حەل گەیشتونەتە ئەوەی کەوا حلێکی تەوافقی دابنێن بۆ ئەوەی کەوا وەزعەکە ڕزگار بکەن وەکو باسم کرد مەسەن لە 2010 یەکەم دانیشتنی پەرلەمان بەکراوەی هێشتراوە تا چەند مانجێک تا پەرلەمان بڕیاری دادگا بڕیاریدا کە دانیشتەکە کۆتایی پێپێنرێ و سەرۆک هەڵبژێرێ دەستەی سەرۆکایەتی پەرلەمان هەڵبژێرێ بۆیە ئێمە چەندین بڕیارمان هەیە دادگاکەوە نیشانە لەسەر ئەوەیەکەوە پێشێرکاری دەستور کراوە لەلایەن دەسەڵاتەکان بەڵام دواتر دادگا بڕیاری خۆی لەسەر وەزعەکانداوە بۆیە ئەم پێشێرکاریانە بەڕاستی لە عێراقێکەوە تازە ئاشنایە بە دەستور عێراقیشی فرەپێکاتە هەر یەکە و لەلایەنە و سەیری بەرژەوەندەکانی خۆیان دەکەن ئەم پێشێرکاریانە لە دەستور زۆر ئاساییە کە ڕوودەدا و مانای ئەوەیە نییە کە کۆتایی دنیا بێت کە ئەگەر لە 30 ڕۆژدا سەرۆکی کۆمار هەڵنەبژێرا دەکرێت دوای ئەو وەختە هەڵبژێرێ وەکوتم ئەم ماوانەش ماوەی قەتعی نین بڵێ ئەگەر هەڵنەبژێرات تەواو ئیتر کۆتایی ناتوانین هەڵبژێرینەوە. باشە دکتۆر دەگەڕێمە وڵات کاگیوە لێسادا باز لەوە دەکرێت کە ئایا کۆی ئەم وردبینیانە کۆی بابەتە سیاسیەکان گەر هەڵسەنگاندنی بۆ بکرێت دەشێت حکومەتێکی زۆریری نیشتیمانی پێک بهێرێ یاخود تەوافقی کە خۆی وشەی تەوافقیش پێم وابێ زۆر کەس لەگەڵی دانیاڵن بەڵکو وشەیە بێ بکرێ بە ئیتفاقی دەمەوێت لە زاری جەنابتۆمەوە بزانم وەکو شیکەرەوەی دۆخەکە پێتان وایە حکومەتێکی زۆرینەی نیشتیمانی بەیان تەوافقی بێ؟ طبعاەوە بەڕاستی ئەتیما دەکاتە سەر ئێران ئەمڕۆ ئەبینین پاعانیەت و ئەڕوا لە بەغایە لە هەولێرە لایەنە سیاسیەکانە بینێت لە لایەنی شیعە لایەنی کورد لایەنی سوننە کەمتر تەبعاً بۆ ئەوی بزانن چ جۆرە حکومەتێک پێک بێنن ئەوەی کە مقتەدا ئەیەوێ حکوومەتی زۆرینەی نیشتیمانی کە ناوەنەیە یەک وشەی تریان بۆ ئیزافە کردووە حکوومەت ئەکتەریە وەتەنیە ئیسلاحیە چاکسازیشی بۆ ئیزافە کردووە ئەگەر بێت و لەسەر لایەنەکانی ئیتاری تەنسیقی بێت هەرچەنە ئەوانن ئەڵێن ئێمە حکوومەتێکی تەوافقیمانەوە هەموو لایەنەکانی تیابێت سەدر ڤیدۆی هەیە لەسەر مالکی لایەنێکی ئیتارە دەولەت قانون بەڵام پێ ئەچێت زەختی ئێرانیەکان زۆر بێ لەسەری و تا ڕادەیەکیش ئەو مبادرەی بەڕێز سەرۆکی پارتی دموکراتی کوردستان کاک مەسعود ئەویش بە هەمان ئەتیجاه بوو پێ ئەچێت کە ئەوەیە نەوع لێکتێگەیشتنێک دروستکات لە نێوان سەدریەکان و چوارچێوەی هەماهەنگی بەڵام تاکو ئێستا پێ ناچێت سەدر توانی بێتی یاخود قبولی هیچ لەو دوو مبادرەی کردووە نەئی ئێرانیەکان نەهی کورد چونکە ئەی حەلگەڵ چارەسەری لەم نێوەندەیە ئەشێ چی بێت کاگیوە؟ لێرە بە هەمان شێوە تۆپەکە لە مەلعبی سەدرە ئەگەر بێت و موافق بێ لەسەر هاتنە ناوەی ئیتاری تەنسیقی بۆ حکوومەتەکە حکوومەتێکی تەوافقی گشتی دروستە بێت هەموو لایەنەکانی تیاابێ یەکێتی و پارتی و هەموو سنە و هەموو شیعەش تا ڕادەیەکی زۆر ئەو 58 کەسی ئەمڕۆ ئێستا لە پەرلەمانەیان بینین لەوێن ئەوانە ئەبنە ئۆپۆزیسیۆن تا ڕادەیەکی زۆر
لە غەیری ئەوە ئەگەر بێت و سەدر هەر سوور بێ لەسەر مووقفی خۆی دوو احتیمال هەیە. احتیمالی یەکەمیان ئەوەیە لەگەڵ تەحالوفات تازەکەی خۆی بە دژی ئێرادەی ئێران حکوومەتێکی تۆزی زەعیفتر دروستکەن لەگەڵ پارتی و لەگەڵ سونەکان و احتیمالەیەکێتیش بە نەتیجە بچێتە ناو ئەو تەحالوفە ئەگەر بێت و پارتی وێچێتی لەسەر پۆستی سەر و کۆمار ڕێککەون بچێتە ناو تەحالوفە و بەیەکەوە شتێک دروستکەن و زۆربەی لایەنە شیعەکانی تر لە دەرەوەی حکومت بن. بربژێرەکەی تر ئەوەی احتیمالەکەی تر ئەوەیە کە سەدر بکەوێتە معارەزە ببێتە معارەزەیەکی بەهێز و لایەنەکانی تر ئەگەر تەمان لێرە ئەگەر ئێران سەرکەوت بۆیە سێ چوار سیناریۆی زۆر ئاڵۆز هەیە تا ئێستا ئەم لەحظەی هیچی دیار نییە و کلیلەکەشی پێچێ لای مقتەدا بێت ئەسباتی کردووە تاکو ئێستا ئەو یەکەم کەس بوو مقاتعی جەلسەی کرد ئیتر هەمووی مقاتعی کرد کە وتی مفاوەزات ڕائەگرم بۆ پێکهێنانی حکومەت کەسی تر هیچ باس ناکات بۆیە دیارە ئیشەکە لای ئەوە تا بە دەرەجەی یەکەم و بزانین بڕیارەکانی ئەو چی ئەبێت و مەسیری وڵاتەکە تقریبا کەوتۆتی دەست مقتەدا. باشە کاکیوە ئێوە بە شێوەیەکی گشتی کۆی ئەم پرۆسە سیاسیە خودت ئەم حکومەتە نوێیی کە لەژێر فشاری شەقامی عێراقیدا هەڵبژێردرایەوە و دووبارە کابینەی نوێ حکومەت خوا خەریکی تشکیلکردنەوەیە. ئێوە بە شێوەیەکی گشتی لێسادا پرۆسی سیاسی عێراقی جیاوازیکی تێدابینن لە کابینەکانی پێشترا هەستەکەن هیچ گۆڕانکاریەک لە ڕووی باشیەوە تا ئێستا بەدیکرابێ؟ نەخێرنا هەر وەکو خۆیەتی بە عملیان چونکە ئەو لایەنانەی کە لە پرۆسە سیاسیە کۆنەکە بوون لە پەرلەمانە کۆنەکان بوون هەمان دەمو چاون هەندێکیان کورسی زیاترە هەندێکیان کورسی کەمترە بەڵام وەکو هێز وەکو وەزن وەکو پەیوەندی لەگەڵ دەرو دراوسێ وەکو پەیوەندی ناوخۆیان وەکو گرنگی لایەنەکان هیچ نەگۆڕاوە. بۆ نمونە ئەگەر بێت و سەیری وەزعی یەکێتی نیشتیمانی کوردستانکەی پۆستی زۆر بوو کورسی زیاد بوو کورسی کەمە بوو هەر یەکێتیە بەڕاستی هەر وەکو جارێکەوە بزان مەلا بەختیار بوو قسەیەکی وایوتی پێچێتی یەک کورسیشی بمێنە هەر یەکێتیە. ئەوەی کە ئێمڕۆ ئەیبینین ئیسباتی ئەوەیە چونکە ئەگەر بێت و لە پرۆسێ یاخود مەسەلەن سەدریەکان بۆتە هەفتا کورسی ڕاستە حەزێک ویستۆتی بە شێوەی بە پێی هەفتا کورسیەکەی خۆی هەڵسوگەوت بکە بەڵام بۆی دەرکەوتو ئێستا بە ڕێی من کە ناتوانێت بە پێی وەزنی انتخابی خۆیش کات. وەزعی عێراق تا ئێستا ئامادە نییە بۆ ئەوەی وەزعێکی دیموکراسی تەواوی بە پێی هەڵبژاردن بڕیان لەسەر پێگە و وەزنی لایەنەکان بدرێت بە نەتیجە هەر پێویستیان بە جۆرە سازانێکە لە بینی خۆیان و لە نەتیجەش ئەگەر بێت و حکوومەتێکی سازانی نیشتیمانی دروست بێت کە هەموو لایەنەکانی تیا بێت ئەگەڕێینەوە هەمان مربعی سەرەتا کە تشرین و خۆپشاندانەکان ڕوویاندا لەسەر ئەم جۆرە حکوومەتە. بۆیە وەزێکی زۆر ئاڵۆزە و پێ ناچێت حتا بە پێکهێنانی حکوومەت بە ڕێککەوتنیان لەسەر سەر و کۆمار ئەرچی حکوومەتی داهاتوو لە حکوومەتەکانی تر وەبزان زۆر زەحمەتترە بێت و ئیشیشی زۆر کەمتر ڕەنگە پێ بکرێت لە حکوومەتەکانی ڕابردوو. باشە کاگیوا دەگەڕێ مۆلات دکتۆر شۆڕش سەبارەت بەوەی چەند جار ئاساییە لە ڕووی قانونیەوە زیاتر دەمەوێت بابەتە قانونیەکە بزانم هەرچەنە دەستوریش دەگەڕێتەوە دوجار بۆ قانون و لەسەر بنەما و بەندەکانی قانوندانراوە هەر قانونە دوجار دەمەوێت بزانم تا چەند جار ئاساییە کام دانیشتانە دوا بخرێت و درێژە کێشانی بۆ گەر مانگی خایەن ئەمە قانون لەم کاتەیە چی دەکات بۆ یەکلایکردنەوەی کێشە سیاسی؟ پێشەوەی وەڵامی ئەمە بدەمەوە مەسەلەی حکوومەتی زۆرینە و حکوومەتی تەوافقی هەمووی ینی سیستەمی پەرلەمانی بۆ شێوەیە دروست بووە لە سەرتاوە لە بەریتانیاکەوە حیزبی زۆرینە حکوومەت پێک دێنێ کەمینەکەش دەبێت بە معارەزە بۆ ئەوەی بە هەردوو لە باشترین خزمەت بە هاوڵاتی بکەن. بەداخەوە لە عێراقیش و لە هەرێمی کوردستانیش تا ئێستا پرۆسە سیاسەکە وا دەڕواکە حکوومەتی تەوافقی هەمووی بەشدارن لە کێکەکە کەس نییە لە دەرەوەی دەسەڵات بێت تا سەیری مراقبەی دەسەڵات بکە. ئەمە زیانی گەیاندووە بە هاوڵاتیان لە عێراقیش و لە هەرێمی کوردستانیش بۆیەش دەبینی مەسەن خۆپیشاندانەکان
لە 2019 زۆر بە گەرمی دەستی پێکرد بەڵام دوای ئەو خۆپێشاندانانە یعنی هیچ گۆڕانکاریەک نەکراوە هیچ گۆڕان مەسەن کە کازمی حکوومەتەکەی پێکێنا کازمی تەکلیفکرا حکوومەت پێکوێنێ دیسان دانانی وەزیرەکان بە پرس و ڕای لایەنەکان بوو بەم حاستە بوو یعنی ئێمە تا ئێستا لەو حاستەیە دەرنەچوین نەهاتوین حکوومەتێکی نیشتمانی حکوومەتێکی زۆرینە پێک بێنین تا نەگەینە ئەوەی کەوا فعلەن حکوومەتی نیشتمانی حکوومەتی زۆرینە پێک بێ بەڕاستی حکوومەتەکە لە ئازداخوازی خەڵکدا نابێ چ لە عێراقیش و چ لە هەرێمی کوردستانیش بۆیش تۆ سیر دەکەی هاوڵاتی وەلای نییە بۆ ئەم وڵاتە نە لە کوردستان نە لە عێراقیش ئەمەس بۆ لەبەرەوەی ئەم حکوومەتە وا نابینێکەوە خواستەکانی بێنێتە دی بەهۆی ئەوە شەکەوا بەو شێوەیە پێکاتوە ئەگەر سەیریشکەین مەسەن لە خۆناغی لە خولی یەکەمەوە تا ئێستا دەیان گەندەڵی کراوە ماڵی گشتی بەها دەردراوە بەڵام تا ئێستا وەکو پێویست وەزیرەکان لێپرسینەوەیان لێ نەکراوە یا حکوومەت محاسبە نەکراوە متمانی لێ وەرگیرێتەوە بینەما سیر کە لە سەردەمی پاشایەتی لە عێراق سەردەمی پاشایەتی هیچ کابینەیەکی حکوومەت ماوەکەی خۆی تەواو نەکردووە یەک کابینە دوو کابینە نەبێ ئەویتر زۆربەی کابینەکان ساڵێک دو ساڵ و متمانی لێ وەرگیراوەتەوە لەبەرەوەی بەڕاستی ینی حرەکە ینی سیستەمێکی پەرلەمانی فعال بووە بەڵام بە پێچەوانەوە ئەو سیستەمەی پەرلەمانی ئێمە یعنی مەسەن ئێمە خەڵک خۆپێشاندانی کرد بۆ ئەوی کەوا موەستاتەکان هەڵبۆشێتەوە حکوومەتی تازە پێک بێ دەبواە لەگەڵ خۆپێشاندانەکان پێشەوەی حکوومەت پێک بێ پەرلەمانەکەش هەڵبۆ شابایەوە چکە پەرلەمانەکەش کەم تەرخەم بوو بەڵام پەرلەمانەکە هێرایەوە تاوەکو ماوەی یاسایی خۆی تقریبان تەواو کرد 4 ساڵەکە بۆیە ئەمانە بەڕاستی پرۆسی سیاسی لە عێراق بەرەو دواوە خستووە جا ئەم پێک سازانی لایەنەکان لەسەر ئەوەی ئەمڕۆ کۆبوونەوە ناکەن بەیانی دێکەن جاری دوو بەیانی دێکەن یا پاژمان جێشتر دێکەن ئیتر ئەمان خۆیان دەستورن وەک دەڵێت دەستور لە جیرفانی ئەماندایە دەستور لە جیرفانی ئەماندایە محکەمەی ئیتحادیش کە پێکاتوە بە محاستەی تایفی و حیزبی پێکاتوە بەڵام محکەمەی ئیتحادی خۆی ئەڵێ چی لەسەرم بابەت ئەم دواخستانە لە ڕووی یاساییەوە ڕێگە پێدراوە نابێ خۆی دەبێت تۆ ڕێز قانونی نییە تۆ دەستور قانونی باڵای وڵاتە هەموو ئەم وڵاتە بە دەستور ڕێک دەخرێ هەموو ئەم وڵاتە ئەمە لە وڵاتانی دنیا ڕێز لە دەستور دەگیرێ ڕاستە مەسەن محکەمە ئەم بڕیارەی دەکرێت وەک دەڵێ ئەم ماوانە ماوەی سقوط نییە بەڵام مەفروزە تۆ پێت دەڵێ لە پێش کۆتایی هاتنی ماوەی خولی پەرلەمان بە 45 ڕۆژ تۆ هەڵبژارنت کرد بێ و دەستەی نوێت هەڵبژارت بێ ئەم جاکە دەستەی نوێ کۆ دەبێتەوە لە ماوەی 30 ڕۆژ سەر و کۆمار هەڵبژێری بۆ هەڕی نابژێری بۆتە ئەم ماتەڵیتیاکەی بەڵام ئێمە هەموو خولەکانی پێشتریش ئەم بە زمانە بووە هەر نەتائیجی انتخاباتکە ئەلان دەکرێت ئێمە لە وڵاتان ئەمڕۆ تەواو دەبێ هەر ئێوارە ئەلان نەکرێت پاش 2 ڕۆژ حکوومەت تشکیل دەکرێت بەڵام لای ئێمە 2 مانجی دەوێت تا نەتیجەی نهایی لە لای محکەمە پەسەند دەکرێت ئەمانە هەمووی پێشێرکاری دەستورە بۆیە ئەم پێشێرکاریە دەستوریانش کەس نییە لێ پێکسینەوەی لەسەر بکە وەکوتم دادگای فیدرالی باڵا کە شتەکانی دەخرێتە بەردەست بە حکمی ئەوی پێکاتەی ئەویش پێکاتەیەکی تائیفی و حیزبیە ناتوانێت ئەو دەوری وا ببینێکەوە ڕێگە لەو پێشیلکاریانە بگرێت هەندێک جار مسایرەی ینی لەگەڵ ئەم پێشێرکاریانە دەڕوە پشتیوانی لێ دەکات بۆیە ئەم پێشێرکاریانە ینی ئەگەر بەیانی ئەمڕۆ کۆبوونەوە نەکرا پاش 10 ڕۆژی تر پاش مانجێشتر سەر و کۆمار هەڵبژێرێ زۆر ئەتیادی وەزعەکە ئەو وەختە دەیگونجێن لە ڕووی قانونیەوە بەڵام لە ئەساسدا بەڕاستی دەبێت دەستور ڕێزی لێ بگیرێ ماوەی دیاریکردو تۆ لە ماوەی سەر و کۆمار هەڵبژێرە حکوومەت پێک بێنە دەڵێ لە ماوەی کۆتایی هاتنی دەنگدان ڕۆژی دەنگدان ئەوەندە دەرەنجامی هەڵبژارنەکان ئاشکرا دەکرێت نەکەوێتە 2 مانگ و 3 مانگ و دەستکاریکردنی نەتایجەکان باشە ئەم پرسیارە پێم وابێ پرسیاری زۆرینەی خەڵکە چاودێرانی سیاسیە لایەنە پەیوەندیدارەکانە لە کۆی بابەتەکەیە ئەوەی کە لە دوای ئەم ساتەوە دەسەڵاتەکانی سەر و کۆمار چی لێ دێت ئەو لێستادا دەتوانێت تەواوی کارەکانی پێشتری کە هەی بووە جێبەجێ بکە یاخۆت سەر و کۆمارێکی کاربڕێکەرە بێ کۆی سەلاحێت و دەسەڵاتەکانی لەناو پرۆسە سیاسیە گرژی و ئاڵۆزیەکانی عێراقا چی لێ دێت خۆی سەر و کۆماری عێراق بەپێی دەستور سەر و کۆمارێکە کەوا دەسەڵاتی فعلی نییە دەسەڵاتەکانی تەشریفاتیە دەسەڵاتە کرداریەکە ئەوەی دەسەڵاتە زۆرەکە لای ئەنجومەنی وەزیرانە لای ئەنجومەنی وەزیرانە بۆیە سەر و کۆمار
دوای ئەم تاریخەوە خۆی دەمێنێتەوە بڕیارێکی دادگای فیدرالیشەیە دەڵێ ئەگەر سەرۆک کۆمار لە ماوەی 30 ڕۆژدا هەڵنەبژێرا سەرۆک کۆماری پێشتر دەمێنێتەوە تا ئەو کاتەی سەرۆک کۆماری تازە هەڵدەبژێرێ بە هەموو ئەو دەسەڵاتانەی هەیەی وەکو وتم لەبەرەوەی دەسەڵاتی فعلی نییە بەڵام حکوومەتمان حکوومەتی کاربڕێکەرە ئەم پەرلەمانە ناتوانێت لێپرسینەوە لەم حکوومەتە بکە لەبەرەوەی متمانەی نەداوەتی ئەم متمانەی لە پەرلەمانەکەی پێشتر وەرگتووە ئەم حکوومەتەکە دەڵێن کاربڕێکەرەواتە ناتوانێت هیچ کارێکی سیادی سەروەری سیاسی بکات تەنیا کاری ئیداری ڕۆژانە ڕادەپەڕێنێ بۆیە ئێمە لێرەدا پێویستمان بۆیەکەوە حکوومەتی تازە زوو پێک بێ بۆ بتوانێت بەرژەوەندی سیاسەکانی عراق لە ناوخۆ لەگەڵ وڵاتانی دەرەوە ڕاپەڕێنێ ئێستا ئەم حکوومەتە لە سەلاحیەتی نیە لە دەسەڵاتی نییە بۆیە ینی ئێمە بە هەموو شێوازەکانەوە کەوتوینەتە ناو جێژاوێکی دەستوری فراغێکی دەستوری ئەگەر بێت و بەرەو ئەوە نەڕۆین زوو سەر کۆمار هەڵنەبژێرین و سەر کۆماریش بە دەوری خۆی کاندیدی گەورەترین کیت لە تشکیل تەکلیفکە بەوەی حکوومەت پێک بێنێ. دکتۆر من لەبەروی کاتم لە بەردەستانە ماوە دو پرسیارم ئاڕاستی کاگیواکەم کاگیوە لە کۆتایی ئەم گرژیانەدا ئێوە هیچ سازارێک دەبینن لە نێوان لایەنە سیاسیەکاندا بکرێ پێتان وایە بگەڕێنەوە سەرمێزی گفتوگۆ بۆ چارەسەرکردنی کێشەکان کە ئەمە دوجار هەر ئەبێ بە جۆرێ لە جۆرەکان چارەسەر بکرێ وەکو ئەیبینین ینی ڕێکنەکەوتنی لایەنەکان ئەوە تاعتیلی دەستورە دروستکردنی فەراغی دەستوریە زۆر کێشەی یاسایی و دەستوری دروست دەکات بەڕاستی بەنەتیجە هەرە بێ ڕێککەون ئەو لایەنە هەرە بێت دانیشن لەسەر مێزی گفتوگۆ لەلایەنی شیعەوە مقتەدا ئێستا سید مقتەدا خۆی دوور خستۆتەوە لە پرۆسەکە و هەموو شتێکی ڕاگرتووە بەڵام بەنەتیجە هەرە بێت دانیشێت بێتە سەر مێزی گفتوگۆ لەگەڵ لایەنەکانی تر تا ئێستا پێ ئەچێت بۆی وازەح بوو بێت کە ناتوانێت بەتەنها وەکو تاکە لایەنی شیعە بێتە ناو حکومەت و یاخود حکومەت پێک بێنێ پێویستی بە لایەنی تری شیعە هەیە لێرە پرسیارەکە ئەوەیە هەموو ئیتاری تەنسیقی بێت هەموو چوارچێوەی هەماهەنگی یان بەشێشی بێت تاکو ئێستا لەسەر ئەمە ڕێک نەکەوتون پێ ئەچێت کە زانیبێتی بۆ ئێستا خۆی دوورە پەرێز ڕاگرتووە و مفاوەزاتیشی هەڵپەساردووە تا ئێستا وابزانم چاوەڕوانی هەڵبژاردننی سەرۆک کۆمارەکەت کابزانین بە چ لایەنێک بڵێن بەربژێرەکە بە پێی ئەوە بێت یاخود بەپی ئێران بزانین ینی چۆن ئەنجامی هەڵبژاردننی سەرۆک کۆمارە ڕۆ بەو پێەیە بڕیارەداتەوە داخڵی گفتوگۆ بێتەوە جاریشتر ئەمە لایەنی شیعە لەلایەنی کوردیش بەنەتیجە هەرە بێ ڕێکەون چونکە ئەگەر هەروە بڕوە کوردەکە بوونەتە دووبەرەکەی شیعە شەرێکی لەگەڵ لایەنێکیانەی تر بە هەردوو لا ئەتوانن بەلای کەمی سولسی مععتل ئەوەی کە پێڵێن 1/3 پەکخەر ئەتوانن دروستکەن و ئیشەکە پێ ئەچێت وەرە و وا بە ئاسانی وەکو 2010 یاخود ساڵەکانی تر بەڕێوە نەچێت هەر بەتەنتیجە هەر پێویستیان بەوەیە ڕێکەون لەسەر بەربژێرێک و ئەو لەو با بڵێن لەو مەرحەلەیە بەیەکەوە دەرباز بن ئەژنە ئاوا هەر یەکەی بەلایەکەوە هیچ ئاسۆی حەل نییە یاخود یەکلابوونەوەی خلافەکە بەلایەنی یەکێتی یا بەلایەن پارتی. بەڵێ کاگیوە زۆر سپاس دەکەم کە لە بەرنامەکەمان میوان بووی ماندوو نبن زۆر سپاس بۆ هەریەک لە بەڕێزان میوانەکانم دکتۆر شۆڕژ حەسەن کا بەڕێزیان پرۆفیسۆری یاسای دەستور و مامۆستای زانکۆن و لە ستۆدیۆ میوانمان بوون و هەروەها بەڕێز لە دکتۆر هیوا محمود عوسمان کا بەڕێزیان ڕۆژنامەنووس بوون و ڕاستەوخۆ بەڕێگەی سکایپ لە هەولێرەوە لەگەڵمان بوون ماندوو دەبن خۆشەویستان سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان بوون.